You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou, Caillou, Caillou. I'm Caillou. That's me. یەکەم ئاهەنگی ژنهێنانی کایۆ. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگ بوو. جۆناسی هاوڕێی باوکی ژنی ئەهێناو. کایۆ و ڕۆزیش ئەبوونە بەشێک لە ئاهەنگی ژنهێنانەکە. زۆر باشە، زۆر قۆزی کوڕم. ئەم ئاهەنگە وەکو ئاهەنگەکەی توودەیەکمە بێ باوکە؟ زۆر لە یەکەچن، بەڵام ئێمە ئاهەنگەکەمان لە باخە نەجەڕا. تۆ ڕۆزی هێشتا لەدایک نەبوو بوون تاکو بێن یارمەتیمان بن. زۆر چاکە کە ئێوەش ئامادەن. با فێرتان کەم تۆ ڕۆزێ چیەکەن لە ئاهەنگەکەیە. کایۆ ئیشێکی زۆر گرنگی هەبوو بیکات. ئەبوو ئەڵقەکان بەڕاڕەوکە ببا بۆ بکوزاوە. قێنا با هەر بەیەک ئەڵقە تاقیکینەوە. گیانەکەم ئەڵقەکە ئەخەیتە سەر ئەم سەرینە و بەڕێڕەوەکە ئەیهێنی باش؟ تۆش بە قوربان. وا دەینێ ئەمە پڕە لە پەڕەی گوڵ. بەڕاڕاوەکە ئەڕۆیت و پەڕەی گوڵەکان فڕێیتە بەردەمە. زۆر چاکەکایەوە کاتێ بابە داوای ئەڵقەکانە لێەکە ئەیەی تێ باشە؟ بەوەیە بزانن کە کۆتایی هاتووە کاتێک کە بۆ قوزاوە یەکتری ماچەکەن. بەم شێوەیە. زۆر چاکە، وابزام هەمومان ئامادەین. با بڕۆین، ڕۆژێکی دوور و درێژمان لەبەردەمایە. داواکارم لێتان پاکوتەمیز بن. زۆر حەزەکەم لەکی ئەسبەکەی جۆناس ببینم. هیوادارم مەجاری پێشوە منی پیر نەچوو بێتەوە. کایۆ بڕیاریە هەنی گێزەر بۆ لەکی بهێنێت. زۆری پێ نەچوو گەشتنە باخەکەی جۆناس. بابە گەورە و دایە گەورەش لێیە بوون. هیچ نێدایکە، هێشتا پاک و تەمیزم. بەخێر بێن، حەزەکەم کریسنتان پێ بناسێنم کابێ بەبوو. ئێوە ئامادەن بۆ ئاهەنگەکە؟ ئەتوانم چم سەیری لەکی بکەم؟ نا کوڕم جارێکاتیەوە نییە. ئەبێ پێشتر شتێکی دەربکەین. کایۆ ئەگەر بتەوێ یەکێ لەسەر ڕێگەکە و لابچێ ئەبێ پێی بڵێ تکایە. تکایە. فەرموو هاوڕێ بچکۆلە. یەک جاری تریش تاقییان کردەوە. دایە گەورە خۆی کرد بە کریستین، چونکە کریستین سەرقاڵی خۆ ئامادەکردن بوو. ئێستا ناگیانەکەم جارێ هەر بەگاڵتە پەڕەی گوڵەکان بڵاوکەرەوە. کریستین تۆ قبوڵ دەشوو بە جۆناس بکەیت و ببێ بە مێردی یاسایی و ئەی چۆن؟ بە مەڵقەیە مارەوەکەم. زۆر چاکە، تۆ هەڵقەهێنەرێکی زۆر چاکی کایۆ. تۆش کچێکی گوڵهێنەری زۆر جوانی ڕۆزی. ئێستا تام چم بە لای لەکی؟ بە دڵنیایەوە ڕاستیەکەی پێویستم بە یارمەتێکی بچکۆلەی تۆیە. کایۆ هەستی کرد تەواو گەورە بووە. جۆناس پێویستی بە یارمەتی ئەم بوو بۆ ئەوی لەکی بێنێت. ڕێک بێ بۆ دواوە؟ بەڵێ، وەرە دواوە لەکی. کایۆ وای زانین کە عەربانەکە لەو عەربانە ناچێت کە کاوبۆیەکان لە سەردەمی کۆنا سواری بوون. بڕۆ لەکی بڕۆ. کاتی ئەو خواردنەوەیە. تەواو لەکی، دەی با بڕۆین. تکایە. کە گەیشتینە شارەکە چەندین گوێزەرە بۆ هێنم باشە؟ بڕۆ لەکی بڕۆ.
بەڵێ بە دڵنیایەوە بیخەرە سەر لەپی دەست و ڕایگرە ئاوە بەم شێوەیە. ئاگادار بە خۆ ناتەوێ پیس بیتەوە. ئاخۆ چەند پیس کردووە بێ دوایی پاکەکەمەوە کایۆ. من ویستم پیس نەبمەوە بەڵام تووشەکەم پێوە نووساوە دایکە. کایۆ خەریک بوو کریستین نەناسێتەوە. بە دڵنیایە کریستین لە جلی بوکێنیا زۆر جیاواز بوو. نێنێشیت ڕۆزی. بیان خەرە گیرفانتەوە بۆ ئەوەی کە نەکەون جارێکی تر. ئەی تۆ جۆناس ئامادەیت کریستن بکەی بە هاوسەری یاسایی خۆت؟ بەڵێ ئامادەم. کایۆ ئەڵقەکەی تری لە گیرفانە بۆ نەدۆزرایەوە. بەم ئەڵقەیە شوو بە تۆکەم. بە مەڵقەیە تۆ مارە ئەکەم. ئێستاش ئێوە بوون بە ژن و مرد ئەتوانی بووکەکە ماچ بکەیت. ئەفەرم کایۆ زۆر جوان بووی ڕۆزی. چۆن خۆم و ئەڵقەکانم خست و ئەشنۆکانیشم پیسکردنەوە. بەڵام دوای ئەڵقەکانە دۆزیە و زۆریش ڕێک و پێک بوون کایۆ گیان. بەڵێ ڕاستە ڕەنگە هەنێکەم و کوڕی ڕوویابێ بەڵام وابزانم شتەکە زۆر باش بەڕێوە چوو. کایۆ زۆری پێخۆش بوو کە شتەکان بە خۆشی کۆتاییان هات. زۆر زۆریشی پێخۆش بوو کە ئەڵقەکانی ون نەکردبوو. کایۆ ئەچێ بۆ شت کڕین. ئەمڕۆ کایۆ شتی پێمان نایە کرد. هەوڵەیە خوشکە بچووکەکەی بخاتە پێکەنین. کایۆ لەمەیە زۆر سەرکەوتوو بوو. سێرکە ڕۆزی. کایۆ شتی پێمان ناکە. ئەمڕۆ وەک لیبووک ڕۆڵە گێدەی کایۆ. جۆنی سامی بیگرە. کایۆ زۆر پێکەنی ناویە. ڕۆزی وێنەیەکە بۆ کێشم وێنەی لیبووکێک. بیرۆکەیەکی زۆر زۆر چاکە. یەکەم جاربەوەی سوورم ئەوێت بۆ ئەوەی لوتەکەی سوور دروستکەم. لوتە سوورەکەی. بەڵام کایۆ بۆ سوورەکەی بۆ نادۆزرایەوە. ئەبێ چی لێ هات بێت؟ سوورەکەم بۆ نادۆزرێتەوە. با سێری بکەم. کایۆ سوور. سپاس ڕۆزی. سێرکە دایکە ئاها چەند بچووکە. وایە لەواچی زۆرە بەکارهێنابێ. بۆیە بچووک بۆتەوە. هەموو بۆیەکانە بچووک بوونەتەوە. وابزان پێویستە بە بۆیی تازەیە. با بچین بۆ کۆگاکەی تازە کڕین. بەڵێ ئەتوانی یەکدنێ ڕەنگی نێو بکڕین زۆر زۆر. سووریش؟ بەڵێ ڕۆزی بە تایبەتی سوور.
بەنیازی شتی تریش بکڕین لە کۆگاکە؟ بەڵێ کایۆ چەند شتێکمان ئەوێ دەسە سرمانەوێ گوڵۆپمان ئەوێ گۆرەوی تازەش بۆ ڕۆزی لەگەڵ بۆیەش وە بۆیەش ئەتوانین بیرم بخەیتەوە چی و چیمان ئەوێ بیکڕین لە بیرمە دەسە سەر گوڵۆپ گۆرەوی بۆ ڕۆزی بۆیە دەسە سەر گوڵۆپ گۆرەوی بۆ ڕۆزی و بۆیەش کایۆ زۆر بەباشی بیری لە شتەکان نەکردەوە بۆ ئەوەی هیچی بیر نەچێت هەنێ جار ئەگەر شتەکان بکەی بە گۆرانی باشتر لە بیرە ئەمێنێ کایۆ گۆرانی؟ دەسە سەر و گوڵۆپ گۆرەوی بۆ ڕۆزی و بۆیە زۆر تەواوە دەسە سەر و بێمانایە. گوڵۆپ گۆرەوی بۆ ڕۆزی و بۆیە 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 سەرکەوە دەی کایۆ شتەکانە لە بیر ماوە؟ کایۆ زۆر بیری کردە و ئینجا گۆرانەکەی بیرکەوتۆ کە خۆی دروستی کردبوو دەسە سەر و گوڵۆپ گۆرەوی بۆ ڕۆزی و بۆیە زۆر چاکە کایۆ یەکەم شت دەسە سرە ئەوە تا ئۆ سیرکە دایکە ئەوەش گوڵۆپە گۆرەوی بۆ ڕۆزی گوڵی جوان زۆر چاکە وابزام هەموو شتەکانمان کڕی ئێمە نەخێر هێشتا ماومانە بۆیەمان نەکڕیوە ئۆ ڕاستەکی کایۆ باش بوو لێرە بیرە خستمەوە ئافەرم کایۆ پێی ناخۆش بوو هەموو ئۆشتانی ئەنویس کڕیان حەزێ کرد بۆ شتی زیاتر بگەڕێ سیرکە دایکە ئەوە سارایە جوانی سارە جوانی کایۆ توش بۆیە کڕی من کڕیمە ئەم هەفتەیە قوتابخانە دەست پێکا پێویستم بەم هەموو شتەیە کایۆ واو ئەتوانم یارمەتی بەم شتەکانە بۆ بدۆزمەوە من زۆر باش نوشت کڕینە بەڵێنەوە ئەتوانم یارمەتی سارا بەم دایکە بەڵێ قەڵەمێکی سوور دۆزیمەوە لاستیکێکی خەتکوژانەوە ئەوەدا ڕاستەیەک ئەوە دانەیەکە پێچ دەفتەر یەک دوو سێ چوار پێنج هێنا من ئەوە نەی پێ نەچوو هەموو شتەکانی ساراشیان دۆزیەوە هەمووی تەواو سوپاس دەکەم کایۆ زۆر بە خێرایی هەموو شتەکانتان دۆزیەوە ئافرین ئێستا کاتی ڕۆشنەوەیە ئەمڕۆ زۆر ئازابوون هەردووکتان ڕۆزی گۆرەویە تازەکانە خستۆتە کوێوە شاردمەوە ئەوەتە کە منیش وەکو سارا چوومە قوتابخانە پێویستم بە دەفتەر و قەڵەم و لاستیک و خەتکوژانەوە ئەبێ یەک دنیاشتیشمەوێت زۆر ڕاستەکایەوە هەر کاتێ تەمەنی قوتابخانەوە و هەرچێکە پێویست بوو ئەچین بۆ کۆگاکای کڕین ڕازی ئێستا ڕازی بۆ بەلیبووک دایکە